بۆ هاونیشتمانیانی کوردستان و ڕای گشتی لە عێراق و هەرێمی کوردستان. ئێمە لێرە لە ناوچەیەک لە ناوچەکانی بردومان و دەستدرێژەکانی دەوڵەتی فاشیستی تورکیای داگیرکەری کوردستان کۆبووینەتەوە وەک کۆمەڵێک کەسایەتی و چالاکوان و ڕێکخراوی مەدەنی و سیاسی ئەم هێرشانە سەرکۆنە دەکەین. دەمانەوێت جارێکی دی هەموو لایەک ئاگادار بکەینەوە لەوەی کە پیلانەکانی داگیرکاری دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و کوشتن و بڕینی و سووتاندنی ڕز و باخی هاوڵاتیان و بەزاندنی سەروەری هەرێم و عێراق لەلایەن دەوڵەتی تورکیا و بە هاوکاری کۆمەڵێک هێزی ناوخۆ و بێدەنگی زۆر هێزی بێ ئیرادە و پاشکۆی ئەم دۆخە سیاسی و سەربازیانە هەموارە هەر بەردەوامە و ڕۆژ لە دوای ڕۆژ زیان و قوربانیەکان و قەبارەی دەستدرێژەکان فراوانتر دەبن و بە ئاشکرا سوکایەتی بە ئاسایش و ئاشتی و هەموو نەریتەکانی دراوسەتی دەوڵەتان و ڕێشوێنە نێودەوڵەتەکان دەکرێت. تورکیا بە هەموو پێوەرێک بۆتە دەوڵەتێکی هێرشبەر و یاخی و سەرچاوی نیگەرانی بۆ ئاسایشی ناوچەکە و ئاسایشی خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی کە بەشێکی هەرە گرنگی ئاسایشی جیهانیە. سنوور بەزاندەکانی تورکیا بەم شێوەیە و نەبوونی هیچ هەڵوێستێکی کاریگەری ڕاستەقینە لە بەردەمیدا و ڕێزنەگرتن لە هیچ وریاکردنەوە و نیگەرانیەک زەنجی مەترسی شەڕێکی گەورە لەم ناوچەیەدا کە بێگومان سوتەمەنی ئەم شەڕە نابەرابەر و داگیرکاریە دوجار خەڵکی کوردستان و ڕۆڵەکانی ئەم نیشتیمانن بە پلەی یەکەم. بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و لاوازی هەڵوێستی حکوومەتی عێراقی فدراڵ و بێدەنگی هێزە نێودەوڵەتیەکان و بەتایبەت ئەمریکا کە هاوپەیمانی دەوڵەتی تورکیایە لە چوارچێوەی پەیمانی ناتۆدا ئێمە بەرەو ئەو بڕواایە دەبن کە ئەمە پلانێکی ناوخۆیی و هەرێمی و دەرەچیە دژ بە خەڵکی کوردستان و گەلە کۆمەکەیەکی دیکەیە گەلە کۆمەکەیەکی دیکەی نێودەوڵەتیە لە ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان هەوڵێکە بۆ کۆتایی هێنان بە مێژووی ئازادی خوازی باشووری کوردستان. بەردەوامی ئەم دۆخە بێگومان سەرباری ماڵوێرانی زیاتر ڕیسایی تەواوی دەسەڵات و هێزی بەرگری هەرێم و عێراقیش بە دوای خۆی دادێنێت و دەیان خاتە بەردەم بەرپرسیارەتی مێژووی گەورە و بەردەوامی ئەم سیاسەتەیان لە بەرامبەر ئەم دەست درێژیانەدا خیانەتی نیشتیمانی و مێژووی حساب دەکرێت. ئێمە هەموو لایەک ئاگادار دەکەینەوە لەوەی کە گەلانی کوردستان و هێزە سیاسیەکانی دەبێت وشیار بن لە بەرامبەر ئەم هەلومەرجە و بیر لە ڕێگەچاری ڕاستەقینە و یەکلاکەرەوە بکەنەوە بەر لەوەی کار لە کاپترازێت و ماڵوێرانی گەورە بەسەر ئەزمموی خەبات بۆ ڕزگاری و دۆزی ڕەوای ئەمگەلەدا بێت. لە دۆخێکی ئاوادا بەرگری ڕەوا و بەرەنگاری و تێپەڕاندنی ئەو دەسەڵاتە ناڕەوایانەی کە توانای پاراستنی سەروماڵی خەڵکی و خاچی وڵاتەکانیە لە هەر ئاستێکتا بن و لە هەر بەر پرسیارێکدا بن مافی کۆمەڵانی خەڵکی کوردستانە و پێدەچێت خەڵکی ئێمە بە ناچاری ڕوبەڕووی ئەو بژاردەیە بکەینەوە. هەر بۆیە داواکارین لە ڕای گشتی لە هاوڵاتیان و هەموو دڵسۆزانی ئەم گەل و نیشتیمانە داگیر کراوە کە وشیار بن و ئامادەیی ئەوان لە ئاستی ئاڵۆزی و هەستیاری دۆخەکەدا بێت. داواکاری ئێمە لە خەڵکی کوردستان ئەوەیە کە چەند بە ڕوونی دەبینن کە چی ڕوودەدات ئەوەندەش بە ئیرادە و خۆ بە خامەزانیەوە بێنە پاڵێک و بە یەک دەنگی شکست بە پیلانی داگیرکەرانی کوردستان و گرێدراوەکانیان بهێنن و شکست بەو بێ ئیرادەی و بێباچە بێنن کە بەدەستی دوژمن سەپێنراوە بەسەر ئەم گەلەدا و لە ماڵوێرانی زیاتر هیچی بەدواوە نییە. بژی ئیرادەی خەڵکی ئازاد سەرشۆڕی بۆ داگیرکەرانی کوردستان و هەموو هاوکاریانیان لە ناوچەکە. کونەماسی 16/8/2020 ڕاستەکەی ئەمە باسمان کرد ئەمە وەک کۆمەڵێک کەسایەتی و چالاگوان و ڕێکخراوی مەدەنی و سیاسی ئەم کارەمان کرد کە ویستمان بچین بۆ کونەماسی لە بازگەی مۆکەبە برادرانی ئاسایش لەوێ ڕێگەیان پێگرتین و بەرحاڵ بەو دەلی لە نێربانەی خۆیان کەوتیان لەبەر سەلامەتی ئێوە کە ئەو منتیقە ناچێت بە تێگەشتنی ئێمە نامانێت ئەو منتیقە قوبوڵکە ڕاستیەکەی و پێمان وایە بەشێکە لەو سیاسەتە گشتەی کە ئێمە لێرا سەر کۆنەیەک بەشێکە لەو سیاسەتەی کە ئەم هێزەی لە کوردستانە ئێستا حاکمە ناوێت ئەو پەیوەندی لەگەڵ تورکیا تێبچێت و خەڵکی ناڕازی بن بەرامبەر بەم کار. هاونیشتمانیانی کوردستان سەرباری سیاسەتی برسیکردنی حکوومەت و بێموچەیی و بێکاری و نابرپرسیاتی دەسەڵاتی بنەماڵەیی و خێزانی هەرێمی کوردستان وەک دەبینین ڕۆژانە هەردوو دەوڵەتی تورکیا و ئێران سنوورەکانی هەرێمی کوردستان تۆباران دەکەن ڕز و باخ و پاوانی گوندنشینان دەسووتێن و ناچار بە چۆڵکردنی گوندەکانیان دەکەن. ئێستا دەوڵەتی تورکیا و ئاردۆگان جگە لەوەی بە قوڵایی نزیکەی 40 کیلۆمەتراتونەتە ناو خاکی هەرێمی کوردستانەوە دەیان بنکە و بارەگای ئاشکرا و نهێنیان داناوە لە سنووری شارەکانی هەرێمی کوردستان خەڵکی مەدەنی بە ئامانج دەگرن وەک ڕووداوەکەی گوندی کونەماسی
لە 25/6/2020 کە خێزانێکی کاسبکاری کردە ئامانچوو بوونە قوربانی. ئێستاش گوندەکانی پارێزگای سلێمانی و منتیقەی برادۆست و منتیقەی دهۆک و منتیقەکانی تر بردومان دەکرێت و زیانی گەوریان بەرەکەوێت بۆ چەند ڕۆژی ڕابردووشا بینیتان کە لە کاتی کۆبوونەوەیەکە چۆن کرا بە ئامانجوو و هەم ئەفسەر و هەم دەرەجەداریش شەهید کرا. لەناو ئەم سنوور بەزان و بەردومانی بەردەوامی فڕۆکەکانی تورکیادا بێدەنگی و نەبوونی هەڵوێستی کردداری سەرۆک کۆمار وەزیری دەرەوە نوێنەرانی کورد دامەزراوە فەرمیەکان لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم پەرلەمان سەرۆکایەتی حکوومەت و حیزبە سیاسیە دەسەڵاتدارەکانی حکوومەتی هەرێم وانەی کە حکوومەتیان پێگەێناوە هەموو ئەمانە لە خزمەتی ئەجێندای دەوڵەتی تورکیایە و لە دژی خەڵکی کوردستاندایە و دەسەڵاتدارەتی و حکومداری واتە بەرپرسیارەتی پاراستنی خاک و خەڵک. بۆیە ئەرچی سەرۆکۆمارە بەپێی دەستور و ئەرچی هەموو ئەوانەیە کە لە بەغدا نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانەکەن لە ئاستە جیاوازەکانە کە بە ئەرکی سەرشانی خۆیان هەڵسن و ئەوەی کە پێویستە بە فیعلی لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕووی کردداریەوە ئەنجامی بدەن. ئەرکی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و دەسەڵاتدارەکانە لە هەرێمی کوردستانە کە بچنە ژێر بەرپرسیارەتی و لەمە زیاتر نێڵن خاک و خەڵکی هەرێمی کوردستان بێ بە قوربانی. بە تایبەتی کە لە پەرلەمان لە ساڵی 2023 بڕیارێکەیە کە بەناوی بڕیاری ژمارە 37 کە پێویستە هەموو هێزانەی کە بە هەر بیانوێک بە هەرمە بەسێک هاتوونەتە ناو هەرێمی کوردستانەوە هیچ دەوڵەتانی تر پێویستە بستنە دەرەوە و ئەنجومەنی وەزیران پێویستە ئەو بڕیارە جێبەجێ بکات. بۆیە هەر بێ هەڵوێستیەک و هەر بەیاننامە دەرکردنێکی شەرمنانە بەبێ هەڵوێستی فیعلی دەچێتە خزمەتی جێبەجێکردنی ئەجێندای داگیرکاری سەر خەڵکی هەرێمی کوردستان و خاچی هەرێمی کوردستانەوە و ئەواژۆکانیش وەکو پێمان ڕاگەیان 1989 واژۆیە و سوپاس بۆ هەمووتان. دکتۆر لە شلاتزیە و منتیقانە کۆمەڵی خەڵک هەڵوێستیان نیشاندا دژی دایکاری بەڵام کۆمەڵی خەڵک گیراوە ئێوە کۆ کەسایەتیانە بەرامبەر ئەو درەژبەگیری کە بەرامبەر خەڵک ئەکرێت کە دژی دایکاری سەرڵدانیان کردبوو ئەڵێن چی؟ ئێمە خەڵکی چالاشی مەدەنی چالاشی سیاسی واتە هەمومان ئەو خەڵکانین کە دیفاع لە ئازادیەکەین دیفاع لە بنەماکانی ئازادیەکەین لە هەرێمی کوردستانە. بۆیە لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان لە زاخۆ تا خانەقین خەڵک لەسەر ئازادی لەسەر خۆپیشاندان لەسەر وەستانەوە ڕوبەڕووی زوڵم و ستەمی دەسەڵاتی هەرێمی کوردستان و دژی داگیرکاری چالاشی بکات دەستگیر بکرێ ڕاستیە ئێمە ئیدانەیەکەین و ئەرچی دامەزراوە ڕسمیەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی پەرلەمانتاران داواکاری گشتی لەسەر ئەمانە بێنە دەنگ و خاوەندارەتیان لێ بکەین. ئێمە بە هەموو شێوەیە پشتگیری لە هەموو ئەو دەنگە ئازاداناکەین کە لە هەرێمی کوردستانە زوڵم و ستەمی ناوخۆیی و دەست درێژی بۆ سەرخاشی هەرێمی کوردستان ڕەندەکاتەوە.